ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت لە بەسەرهاتێکیدا فێرمان دەکات ئینسانی ئیماندار چۆن شوێنی پێغەمبەرەکەی دەکەوێت. ڕۆژێکیان هات بەردەڕەشەکەی ماچ کرد. دوای ئەوەی کە بەردەڕەشەکەی ماچ کرد گوتی وەڵڵاهی دەزانم ئەی بەرد نەزەرەرت بەدەستە و نە قازانجیشت بەدەستە، ئەگەر پێغەمبەری خوام نەبینی باە کە تۆی ماچ دەکرد ماچم نەدەکردی. مەفهومی قسەکەی ئەوەیە لەبەر ئەوە ئیمامی عومەر ئەو بەردەیە ماچ دەکات چونکە پێغەمبەری بینیوە صلی الله علیه وسلم ماچی کردووە. با لەوەش حاڵی نەبێ حکمەتەکەی چییە، بەس پێغەمبەری بینیوە کە ماچی دەکات شوێن پێغەمبەری خوای دەکەوێت صلی الله علیه وسلم. ها ئێمە چەند جاران جاری وهەیە شتێک عەقڵمان نایگری، جاری وهەیە فەرمایی شتێک ڕەت دەکەینەوە، وەڵا دەڵێەوە عەقڵم ناگری، لەگەڵ عەقڵ تێک ناکاتەوە، ئاخر شتی وات چۆن دەگونجێت. جاری وهەیە بەسەر هاتێک باز دەکەی دڵکاکە وەڵای ئەوە پێ ناچی ڕاست بێت. بەخوا ئینسانی موسڵمان هەیە فەرماییشتی پێغەمبەری ڕەت کردو تۆ گوتێتی عەقڵ نایگرێت. هاوڵانی پێغەمبەر وانە بوون برام. ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ ئەمن هەموو سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ دەکەم. هەر سونەتێکی پێغەمبەر، هەر ڕێگایەک، هەر شتێک کە پێغەمبەر کردوویەتی ئەمنیش جێبەجێی دەکەم. بۆچی؟ دەفەرمێنەوە کا دڵم لا بدات لە کاتێکدا کە سونەتێک جێبەجێ نەکەم. دەیبرام بە ئێمە وەکو موسڵمان پرسیار لە خۆمان بکەین، با ئێمە ڕوومان لە خۆمان بکەین بزانین چەند سونەتی پێغەمبەرمان واز لێ هێناوە. ڕاستە سونەت ئەوەیە کە ئینسان ئەگەر نەشی کاجاری وهەیە تاوانبار نابێت، بەڵام بە ئێمە نەڵێن سونەت ئەوەیە کە نەیکەی تاوانبار نابی، با بڵێن پێغەمبەر کردوویەتی ئێمەش ئومەتی ئەوین بە شوێنی ئەودا دەڕۆین. وەکو ئیمامی ئەبوو بەکر فەرمووی ئەمن هەموو سونەتەکانی پێغەمبەر جێبەجێ دەکەم، هیچی واز لێ نایەنم، نەوە کاواز لە سونەتێک بێنم دڵم لا بدات. با ئێمە ڕوو لە خۆمان کەین ئەو ڕۆوازمان لە چەند سونەتی پێغەمبەر هێناوە کە جاری وهەیە دەبێتە هۆی لادانی دڵمان، جاری وهەیە دەبێتە هۆکاری ئەوەی کە پێمان هەڵبخلیسکێت ئاگاشمان لە خۆمان نییە برام. کەواتە حەق و مافی ئەو پێغەمبەرەیە لەسەر ئێمە، ئەو پێغەمبەرە کە خوای گەورە ناردوویەتی بۆ ئێمە دەبێ ئێمەش لە ژیانماندا ئەوەی پێغەمبەر کردوویەتی وەکو دین شوێنی ئەو پێغەمبەرە بکەوین، خەت و ڕێبازی ئەو پێغەمبەرەیە بگرین صلی الله علیه وسلم.